لەگەڵ تەشەنەسەندنی گرژێ سەربازیەکان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئێستا گەروە استراتیژیەکانی جیهان وەک هورموز و بابلمەندەب بوونەتە گۆڕەپانی ململانەیەکی قوڵی جیۆپۆلیتیکی. ئامارە نوێیەکان ئاماژە بەوە دەکەن کە چەمکی یاسایشی کەشتیوانی و دەریایی گۆڕانکاری بنەڕەتی بەسەرداهاتوە و هێزە ناوچەیەکان توانیویانە نەخشەیەکی نوێ بۆ جوڵەی بازرگانی جیهانی بکێشن. ئەمە ژوای کردووە شادەمارەکانی ئابووری جیهان لە ژێر هەژمونێکی نوێدا هەناسە بدەن و هاوکێشە کۆنەکانی ڕۆژاوا بۆ پاراستنی یاسایشی ئەوەکان ڕوبەڕووی شکست ببنەوە. داتانوێیەکانی کۆمپانیەکانی چاودێری کەشتیوانی ئاشکرای دەکەن کە کۆماری ئیسلامی ئێران بە کردەیی کۆنتڕۆڵی سیستمی هاتوچۆی دەریایی لە گەروی هرمزدا کردووە. بەپێی ئامارەکانی کۆمپانیای کێپلەر بۆ شوێن پێهەڵگرتنی کەشتەکان جوڵەی بازرگانی لەو گەروەدا لە نزمترین ئاستیدایە و زۆر دوورە لەو بارودۆخە ئاساییەی پێش دەستپێکردنی گرژیەکان هەبوو. بۆ تێگەیشتن لە قەبارەی ئەو پاشەکشەیەی کە هاتوچۆی دەریایی بەخۆیەوە بینیوە پێویستە بەراوردەیەک لە نێوان پێش 28 شوبات وەک سەرەتای دەستپێکردنی شەڕی 40 ڕۆژە و ئێستادا بکرێت. پێش ئەو بەروارە ڕۆژانە لە نێوان 130 بۆ 140 کەشتی لە گەروی هورمزەوە تێدەپەڕین. بەڵام دوای هەڵگیرسانی جەنگ و داخستنی گەروەکە جوڵەی بازرگانی تووشی شۆکێکی گەورە بوو. هەرچەندە لە مانگی نیساندا ڕێکەوتنێک کرا، بەڵام ئامارەکان تەنیا تێپەڕبوونی 5 بۆ 7 کەشتیان لە ڕۆژێکدا تۆمار کرد. ئەمەش نیشانەیەوە بوو کە ڕێکەوتنەکە متمانەی بۆ کۆمپانیەکانی کەشتیوانی نەگەڕاندوەتەوە. لە مانگی حوزەیراندا جوڵەکە کەمێک باشتر بوو، گەیشتە نزیکەی 45 کەشتی لە ڕۆژێکدا، بەڵام ئەم گەشەکردنەش کاتی بوو. لەگەڵ نوێبوونەوەی گرژیەکانی ئەمریکا و بەرزبوونەوەی مەترسی ئەمنیەکان لە تەمووزدا ژمارەکە دیسانەوە بۆ 13 کەشتی دابەزی. لە مانگی ئابیشدا دۆخەکە وەک خۆی ماوەتەوە و ڕۆژی پێنجشەممەی ڕابردوو تەنیا 9 کەشتی لە گەروەکە تێپەڕیون کە 5 هاتن و 4 دەرچوون بووە و زۆربەیشیان ڕێڕەوە ئاویەکانی ئێرانیان بەکارهێناوە. ئەمەش ئەو ڕاستیە دەسەلمێنێت کە تاران واقعێکی نوێی بەسەر کەشتیوانیدا سەپاندووە و ئیدی واشنگتۆن ناتوانێت بە تەنیا پارێزگاری لە تەوژمی بازرگانی جیهانی بکات. ئەم چەقبەستوویە تەنیا هورمزی نەگرتوۆتەوە، بەڵکو گەروی بابلمەندەبیش لە باشووری دەریای سوور بە هەمان دۆخدا تێدەپەڕێت. دوایەوەی سەنعا لە 20 تەمموزی 2026دا گەمارۆی دەریایی خستە سەر بەندەرەکانی سعودیە. جوڵەی کەشتیوانی لە ناوچەکەشدا با ڕێژەی 50% کەمی کردووە. پێش گەمارۆکە ڕۆژانە نزیکەی 41 کەشتی لە بابلمەندەبەوە تێدەپەڕین، بەڵام ئێستا ئەو ژمارەیە بۆ 19 کەشتی کەم بووەتەوە. ئەم داتایانە ئاماژەیەکی ڕوونن بۆ ئەوەی کە ڕێڕەوە ئاویەجیهانیەکان لە ژێر کاریگەری هاوکێشە سیاسی و سەربازیە نوێیەکاندان. کەشتیە بازرگانیەکان ئێستا لە چوارچێوەیەکی زۆر تەسکداد دەجوڵێنەوە کە لەلایەن تاران و هاوپەیمانەکانیەوە دیاری دەکرێن کە کاریگەری لەسەر نرخی وزە و کەلوپەل لە جیهاندا دروست کردووە. هەروەها شکستی هەوڵەکانی ڕۆژاوایی بۆ سەپاندنی سەقامگیری لەو ناوچانەدا دەرخستووە کە بە شادەماری ئابووری جیهان دادەنرێن.